بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاو و ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە بەشداری کۆمەڵی دادگەریەکەین لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عراقدا. بێگومان ئەنجومەنی نوێنەرانی عراق 5 خولی هەڵبژاردننی کردو لەگەڵ کۆمەڵی نیشتیمانی ئەمەی کە بڕیارە لە 11 بکرێت خولی شەشەمە. بزانین کۆمەڵ بەشداریەکانی چۆن بووە، دەنگەکانی چۆن بووە، چەند کورسی بەدەستێناوە. سەرەتا هەڵبژاردننی کۆمەڵی نیشتیمانی بەڕێوەچوو لە 31/2025 کۆمەڵی دادگەری بە لیستی سەربەخۆ بەشداری کرد 6592 دەنگی بەدەستێنا کە ڕێژەی لە 2.7 دەنگی کوردی بەدەستێنا و توانی کۆمەڵ 2 کورسی مسۆگەر بکات. بینە سەر خولی یەکەمی ئەنجومەنی نوێنەرانی عراق کە لە 15/12 ساڵی 2005 پەڕێوەچوو. لە ساڵی 2005 دوو هەڵبژاردن کرا، ئەوەی کۆمەڵی نیشتیمانی، ئەمەی خولی یەکەمی ئەنجومەنی نوێنەرانی عراق. کۆمەڵ لەگەڵ لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان لە لیستی هاوپەیمانی کوردستانە بەشداری کرد و 1 کورسی بەدەستێنا. بینە سەر خولی دووەمی ئەنجومەنی نوێنەرانی عراق کە لە 7 ساڵی 2010 ئەنجامدرا، کۆمەڵ بە لیستی سەربەخۆ بەشداری کرد، توانی 144996 دەنگ بەدەست بێنێ کە لە 7.47 دەنگی کوردی بەدەستێنا و توانی 2 کورسی مسۆگەر بکە. بینە سەر خولی سێم لە 34 ساڵی 2014 هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراق بۆ خولی سێم ئەنجامدرا، کۆمەڵ دووبارە بە لیستی سەربەخۆ بەشداری کرد 140231 دەنگی بەدەستێنا کە دەیکردە لە 16.59 دەنگی هەموو کورد و توانی 3 کورسی لەم هەڵبژاردنەدا مسۆگەر بکات. بینە سەر خولی چوارەم کە لە 12/5 ساڵی 2018 بەڕێوەچوو، کۆمەڵ بە لیستی سەربەخۆ بەشداری کرد 92175 دەنگی بەدەستێنا لە 105.22 دەنگی کوردی کرد ئەو ژمارەیە و توانی 2 کورسی مسۆگەر بکات. لە خولی پێنجەم لە دەی ساڵی 2021 بەڕێوەچوو عراق 83 پاس نەبوو. تەمەن جارەکانی دیکە لە خولەکانی دیکەیە، ینی لە خولی یەکەمە هەموو عراق 1 باز نەبوو، دوایی وردە بەپێی پارێزگاکان بوو بە بازنا، بەڵام لە خولی پێنجەمە یاساکە هەموار کرایەوە، عراق کرایە 83 بازنەی هەڵبژاردن لەسەر ئاستی ئەمە کۆتای ژنان بوو. تەمەن 83 ئافرەت بێبەشدار بێ لە پەرلەمانی عراق، بۆیە بازنەکان لەسەر ئەمە دابشکرا. لیستی سەربەخۆ بوو دیسانەوە، کۆمەڵ بە لیستی سەربەخۆ بەشداری کرد 64025 دەنگی بەدەستێنا کە لە 105.20 دەنگی کورد بوو و توانی 1 کورسی مسۆگەر بکات. بینە سەر ئەم هەڵبژاردنەی کە چاوەڕێ ئەنجام بدرێت لە ڕۆژی 11 ساڵی 2025 کە خولی شەشەمە، کۆمەڵ بڕیاری داوە بە لیستی سەربەخۆ بەشداریە کات و لە بازنەی سلێمانی کە هەڵەبجەشی لەگەڵایە کاندیدی هەیە، لە هەولێر کاندیدی هەیە، لە دووهۆکیش کاندیدی هەیە. ژمارەی بازنەکان لە کۆی عراقە 8 بازنەیە، ئەوە هەموار کرایەوە کە 83 بازنە بێ، هەر پارێزگایەک بۆتە بازنەیەک و هەرێم 3 بازنەیە، بازنەی سلێمانی، بازنەی هەولێر، بازنەی دۆک و کۆمەڵێک کاندیدی بۆ ئەم هەڵبژاردنەش ئامادە کردووە لە هەر 3 بازنەکە، بەڵام بازنەی سلێمانی وە گوتمان پارێزگای هەڵەبجەشی لەگەڵە، لە بەروی تا ئێستا هەڵەبجەوەک و پارێزگایەک لەلایەن کۆمیسیۆن و تاعاملی لەگەڵا نەکراوە و بازنەی تایبەت نییە. ئەمەی کە باسمان کرد لە بەژمارەی ئەمجارەدا بەشداری کۆمەڵی دادگەری بوو لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عراق لە ڕابردوو لەمەی داهاتوو.